ئاگادارین چەند ڕۆژێکی کەم ماوە بۆ سەری ساڵە و ئەم ڕۆژانەش پشووە و ئەمەش هاوکار دەبێت بۆی کە هاوڵاتیان چ لە هەرێمی کوردستانەوە گەشت بکەن بە وڵاتانی دراوسێ چ هاوڵاتیانی دراوسێ وڵاتانی دراوسێش بێنە هەرێمی کوردستانەوانێ. گفتوگوێن بابەتاکین بزانین ئامارەکان چیمان پێڵن، ڕێژەی گەشتیار چ ڕۆیشت و چه هاتوو چیمان پێڵێت بە میوانداری میوانکەری ببورن مەریوان کەریم بەڕێوەبەری بەشی ڕاگەاندن و پەیوەندیەکانی دەواازی نێودەوڵەتی باشماخ کە جەنەبیان ڕاستە خۆت لە ستۆدیۆ لەگەڵ من کاک مەریوان زۆر بەخێربی سوپاسمەتەبوونی جەنابەت. ئامارەکان چیمان پێڵن؟ گەشتیار لە هەرێمی کوردستان و زیاتر چۆتە ئێران یاخود لە ئێران و زیاتر هاتۆتە هەرێم؟ بەڵێ سەرەتا سوپاس بۆ بەڕێستان. دیارە لە ماوەی ڕابردووە بەهۆی پشۆکانی سەری ساڵەوە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕویان لە هەرێمی کوردستان کردو بە پێچەوانەشەوە لە هەرێمی کوردستانیشەوە ژمارەیەکی زیاتر لە هاتن ڕویان لە کۆماری ئیسلامی ئێران کردووە کە ئەمەش خۆی لە کۆمەڵی هۆکاردا دەبینێتەوە. دیارە ئێستا بەهۆی ئەوەی کە فیزەی ئێران هەڵگیراوە و فیزە لەسەر گەشتیاری عراقی و هەرێمی کوردستان نەماوە، ئەمە یەکێکە لە هۆکارانی کە زیاتر هاان دەربوو بۆ ئەوەی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکەن لە پشۆکاندا. و یەکێکی دیکە لە هۆکارەکان ئەوەیە کە لە ئێستادا بە پێی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی داوای کارتی ڤاکسین یا پشکنینی کۆرۆنا کە پێشتر دەکرا، ئێستا ئەوەش هەڵیگیراوە، ئەوەش نەماوە کە ئەوەش هۆکارێ بوو کە هاوڵاتیان بتوانن بە ئاسانتر گەشتەکانیان ئەنجام بن. و یەکێکی تر لەو هۆکارانە دابەزینی بەهای دراوی ئێرانی تمەن بەرامبەر بە دۆلار کە ئەمەش هۆکارێکی باش بوو بۆ ئەوەی هاوڵاتێکی زیاتر سەردانی کۆماری ئیسلامی ئێران بکات و گەشتەکانیان ئەنجام بن بۆ پشۆکانیان هەم سەردانی خزم و کەسوکاریان هەم بۆ گەشت بۆ وڵاتی ئێران. و بە پێچوانەشەوە لە کۆماری ئیسلامی ئێرانیشەوە ساڵانە لە سەرجەم پشۆکاندا هاوڵاتیانی ئێرانی بۆ گەشت و ئینەکانیان بۆ پشۆکانیان دێنە شاری سلێمانی. خۆشبەختانە شاری سلێمانی یەکێکە لەو شارانی کە زۆرترین خەڵک پێی خۆشە کە هاوسنوور و نزیکە لەگەڵ ئێران زیاتر دێنە ئێرە وەکەمیشە باسەوە دەکرێت سەقامگیریکی جیاوازتر و باشتر لە شاری سلێمانیدا بە دڵنیایەوە. یەکەمەوەیە کە هاوسنوورە لەگەڵ وڵاتی ئێراندا و دووەمێ خاڵی گرنگی ئەوەش کە یەکێکە لەوانەی کە لایەنی ئەمنی و استقراریەت لە شاری سلێمانیدا بەڕاستی و هەروەها لایەنە کۆمەڵایەتەکەی خەڵکی شاری سلێمانیش کە زۆر بە پەرۆشەون بۆ خزمەتکردنی ئەو گەشتیارانی کە ڕوو دەکەنە شاری سلێمانی. ئەمە یەکێکە لە هۆکارانە کە خەڵک زۆر ئارەزوومەند دەکا کە بێتە شاری سلێمانی و لە شاری سلێمانی پشۆکانیان بەسەر بەرن. باشە کاک مەریوان، هیچ ڕێکارێکی جیاواز و تایبەت دەگیرێتە بەر لە کاتی بە تایبەتی لە کاتی بۆنەکاندا بۆ هاتنی گەشتیار یاخود بۆ ڕۆشنی گەشتیار لە مەرزەکان؟ بەدڵنیایەوە لە سەرجەم پشۆکاندا پێش وەختە بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز حەمیدی ماپەروەر محەممەد تاهیر ڕەشید کۆبوونەوەی سەرجەم بەڕێوەبەراتی و بنکەکان دەکرێت بۆ ئامادەکاری بۆ پێشوازیکردن لەو گەشتیار و هاوڵاتیانی کە سەردانی هەرێمی کوردستان دەکەن و ئیمساڵیش بە هەمان شێوە لیژنەکان دروست کرایەوە بۆ پاراستنی گیانی ئەو گەشتیارانی کە سەردانی مەرزینە و دەوڵەتی باشماغ دەکەن و بە سوپاسەوە بۆ سەرجەم بنکە و فەرمانگەکانی کۆمەلگای باشماغ کە 24 کات ژمێر شەو ڕۆژ لە خزمەتی ئەو گەشتیار و هاوڵاتیانەدان کە دێن سەردانی هەرێمی کوردستانەکەن کە ئەمەش هۆکارێکە لەوەی کە کارەکان ڕاناگیرەوە سیستەمێکی زۆر باش بەڕێوە دەچێت کە ئەمەش هۆکارە بۆەوەی ئەو هاوڵاتی ئەو گەشتیارە بێتاقەت نابێت لە کاتێکە کە کێشەیەک دروست بێ سیستەمێک بووە سیاشتێ لای ئێمە ئەوە نییە. وە خۆشبەختانە لە ماوەی ڕابردوودا هاتوچۆی گەشتیاری و بازرگانیش بە هەمان شێوە تەنها بۆ ساتێکیش لە مەرزی نێودەوڵەتی باشماغدا ڕانەگیراوە کە ئەمەش بە هەوڵ و توانای ئەو کارمەندە خۆشەویستانەیە کە لەوێ کار دەکەن. باشە کاک مەریوان، ئەماگادارین کە لە ئێستادا لە کۆماری ئیسلامی ئێران دۆخێک تێدەپەڕێت کە خۆپیشاندانێکی بەردەوام ماوەی زیاتر لە 100 ڕۆژیشە بەردەوامیە. ئەمە هیچ کاریگەری لەسەر ئەو دروست نەکردو کە گەشتیارێکی زیاتر لە ئێران ڕووبکاتە هەرێمی کوردستان و ئەمە کە هاوشانە لەگەڵ سەری ساڵیش؟ بەتاکید ئەو هات کە دەڵێن هاتنی گەشتیار بۆ هەرێمی کوردستان کەمی کردووە لە چاو ڕۆیشتندا ئەوە یەکێکە لە هۆکارەکانی کە و گرژی و ئاڵۆزیانەی لە کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. ئەوە هۆکارە بەڵام خۆشبەختانە لای ئێمە لە مەرزی باشماغ لە چاو مانگەکانی ڕابردوودا لە مانگی 12دایاواتە لە نزیکبوونەوەی سەری ساڵدا هەم هاتن و هەم ڕۆیشتنیش بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە و بەپێی ئەو ئامارەی لە بەردەست ئێمەدا لە ماوەی یەک هەفتەدا کە پێشتر ئاماژەمان پێکرد بوو 6172
گەشتیار لە ماوەی هەفتەیەکدا هاتوونەتە هەرێمی کوردستان و بە پێچوانەشەوە ڕۆیشتن 9446 هاوڵاتی و گەشتیار سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردووە و مەرزی باشماغ لە ماوەی ساڵی 2022دا لە یەکی ئیمساڵەوە تا ئێستا 371902 هاوڵاتی و گەشتیار سەردانی هەرێمی کوردستانیان کردووە و بە پێچوانەشەوە ڕۆیشتن 3776 گەشتیار و هاوڵاتی سەردانی کۆماری ئیسلامی ئێرانیان کردو کە ئەم ژمارەیە خۆی نزیک دەکاتەوە لە 800 بۆ 900 هزار گەشتیار و هاوڵاتی کە تا گەینە سەری ساڵ کە ئەمەش هەوڵ و ماندووبوونێکی زۆری دەوێت کە و کارمەندانە شەو ڕۆژ خزمەت دەکەن و سوپاسیان دەکەین دەستخۆشییان لێ دەکەین و هیوادارین لە ئایندەیە بتوانین خزمەتگوزاری زیاتر بە ئەنجام بگەینین بۆی خەڵکێکی زیاتر سەردانی هەرێمی کوردستان بکات. باشە کاک مەریوان دەنگۆی کێ دەوترێت لە مەرزی باشماخ ینی لە جیاتی ئەوی کە پارەی کاژوەر بگیرێت کار بە چەکی بانکی دەکرێت ئەم شتە ڕاستە شتی لە بابەتە هەیە؟ بەداخەوە ئێمە پێمان خۆشە لەم شاش جوانەیەوە بەسەررجەم ئەو بەرپرسانەی کە لە بەغدان یان لە هەر شوێنێکن کە کار لەسەر پشکی حکوومەتی هەرێمی کوردستان و لەسەر هەرێمی کوردستان لەوێن حەقە کار بکەن بۆ بەدەستهێنانی مافەڕەوەکانی گەلی کورد نەوەک تۆهمەت بەخشینەوە بۆ شوێنێک یا بۆ حکوومەتی هەرێم یا بۆ وەزارەتی دارایی بە پێچەوانەوە لای ئێمە لە مەرزی باشماغدا کارەکان بە سیستەمی داتابیسە لە بچووکترین شتەوە کە دێتە هەرێمی کوردستان لە بچووکترین کاڵاوە کە دێتە هەرێمی کوردستان بۆ گەورەترینیان بە سیستەمی داتابیسە یەکسەر داخلی سیستەمەکە دەبێت و گومرگ دەکرێت و هیچ کاتێک بە چەک پارەوەەر ناگیرێ کە ئەو هەواڵە بەداخۆ زۆر دوورە لە ڕاستیەوە تۆمەت بەخشینەوەیە ئەگەر هەچ کەسێک و هەر لایەنێکیش بەو شێوەیە مامەڵە بکایە بیرکاتەوە ئەوە لایەنی بەرپرس هەیە دادگا هەیە ئەتوانێت سکاڵا بکات و پێمان خۆشە ئەو کەسانە زانیاریەکانیان ورتر بێ. باشە کاک مەریوان هیچ بەدوێن ڕۆشن ئەم دەنگ و تۆمەتە لەکوێوە هاتووە بۆچی ئەمە دروست کراوە؟ هۆکارەکەی دیارە مەرزی باشماغێکە کە لە مەرزە زۆر باش و بەناوبانگەکانی هەرێمی کوردستان و عێراقیش و ئەوەی مای خۆشببختیە بۆ ئێمە سەررجەم ئەو لیژانانەی ئەو لیژنانەی کە دروست دەکرێت هەم لە حکوومەتی ناوەندی عێراقی و لە حکوومەتی هەرێمی کوردستان لە سەررجەم وەزارەتەکانەوە کە سەردانی مەرزی باشماخیان کردووە لە سوپاس و دەستخۆشی و پشتیوانی زیاتر هیچ شتێکیان بۆ مەرزی باشماغ نەبووە و دیارە مەرزی باشماخیش مەرزێکی حکومیە و حکوومەت دەتوانێت لێپێچینەوە لەو کارانە بکات و ئەو کەسانی کە ئەو تۆمەتانە بەخشنەوە بەداخەوە ئەتوانن ڕێگە یاسایەکەی بگرنە بەر بێنە لای ئێمە ئەو کاتە ڕوونکردنەوەیان بینێ بۆی بەو هەڵەدا نەچن کە ئێستا تێیکەوتون. دەستخۆش کاک مەریوان زۆر بەخێر بی مادومان کردی زۆر سپاس بۆ بەڕێز مەریوان کەریم بەڕێوەبەری بەشی ڕاگەاندن و پەیوەندیەکانی دەواازەی نەودەوڵەتی باشماخ کە جەنابیان ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ بوون کۆمەڵێک زانیاری بە ئێمە و بابینەرانی کورسات نیوزدا.